ڕووداوە چاوەڕوان نەکراوەکانی دوای پرۆسەی ئەنجامدانی ڕیفراندۆم لە شارەکە و ڕووداوە نەخوازراوەکانی 16 ئۆکتۆبەر هێندەی تر یەکڕیزی کوردی لە شاری کەرکووک تێکدا دواتریش ئەنجامدانی ڵبژاردنی 12 ئایار بۆ پەرلەمانی عێراق وای کرد شتێک نەمێنێ بە ناوی کاری هاوبەشی کوردی لە شارەکە. لە ئێستاشدا هەوڵی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان دەدرێت لەسەر یەک مێزی گفتوگۆکردن بۆ چارەسەری کێشەکانی شارەکە. ئەمە لە هەفتەی ڕابردوو سەردانی حیزبە کوردستانیەکانی کەرکووکمان کردووە، ئەوە پێشتر مبادرێکیش لەلایەن هەواڵانی حیزبی شوێیەوە هەبوو. ئێستا بڕێ ئەمڕۆ قسەمان لەسەر بابەتە کردووە کاتێک دیاری بکەین بۆی هەموو حیزبە کوردستانیەکان کۆ ببینەوە لەسەر کەرکووک و لەسەر وەزانەی کە ئێستا لە کەرکووک ڕوئەدات. پاشان ئێستا زەمینەیەکی لەبارترەیە لەبەرەوەی لە هەرێمیشە کۆمەڵێک کۆبوونەوە هەیە. ئێمەش درێژە پێدەری ئەو کۆبوونەوەانە ئەبین و هەوڵەدەین کێشەکانی کەرکووک بە یەک پاکێت مناقەشە بکەین. تا ئەم دقەی کە لەگەڵ تا قساکەم بە پێی قسەی کانی برادرانی حیزبی شوعی بێ پارتیش ئامادە ئەبێ و کۆبوونەوەکە هەموو حیزبە کوردستانیەکانە بن. جگە لە پارتی و یەکێتی حەزبەکانی تری یەکڕیزی و ڕێخستنەوەی نێوماڵی کوردی لە شاری کەرکووک و ناوچە دابڕاوەکان بە یەکێک لە داخوازیەکانی جەماوەری کوردی شارەکە دادەنێن و هەر پەرتەوازەیەک لە ئێستادا لە نێوان لایەنەکان هەبێت بە زیانی هاوڵاتیان دەشتێتەوە. بۆیە داوا دەکەن پارتی و یەکێتی یەکەم هەنگاو کە پێویستە بینیان کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای شارەکەیە بۆ چارەسەرکردنی گرفتە ئیداریەکان. لە دوای 12 پێنجەوە هەڵبژاردنەکان ئەنجومەی نوێنەرانی عێراقەوە بە حەقەت پەیوەندی لایەنە سیاسیەکان بە عام تێکچوو بوو بە هەرێمیشەوە بە کەرکووکیشەوە. دیارە ئێستا مبادرێک لە ئارادایە و ئێمە حیزبەکان هەندێکیان سەردانمانیان کردەوە، حیزبی شوعی کوردستان، حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی ئێمەیان کردووە. پێشنیاری وایان کردەوە کە لە ئایندەیەکی نزیکە کۆبوونەوەیەکی فراوان بکەین بۆی هەموو حیزبەکان بەشدار بن تایە بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە. دیارە پێشنیارکرا کە کۆبوونەوەکە لە ناحیەی قەرهەنجیر بێت. ئێمەش پێشنیارەکەمان پێ چاک بوو چونکە بە حەقەت ئەوەی کە ئەگەر پەیوەندی لایەنە سیاسیەکان لەم شارە تێکچێ خەڵکی کەرکووک باجەکەی ئەدا. بۆیە زۆر گرنگە لایەنە سیاسیەکان پێکەوە لەسەر یەک مێز دانیشن لە کۆبوونەوەکانە باسی ئەو وەزعی کەرکووک بکەن کە ئێستا لە ئارادایە چونکە وەزعی کەرکووک لە ئاستێکی زۆر خراپدایە. ڕۆژانە تعریبە کرد، ڕۆژانە بەڕێوەبەری دائیرەکان دەرئەکرێن لەم شارەیە لەلایەنی ڕاکان سەعیدەوە کە ئێستا پارێزگاری کەرکووە بۆ وەکالەت. من پێم وایە ئەم جاریان لە دوای هەڵبژاردنەکانەوە بەهۆی هەڵبژاردنەوە دوورکەوتنەوەیەک دروست بوو لە بینی سەرجەم حیزبە کوردستانیەکان نەماتوانین دابنیشینەوە بۆ جارێکی تر ئەمانەوێت زەمینە خۆشکراوە لەوەی کە سەرجەم حیزبە کوردستانیەکان کۆ ببینەوە. من پێم باشە یان پێم وایە ئەم جارە پێویستە ئێمە ڕێبکەوین لەسەر ئەوەی بۆ کۆ ببینەوە و لەسەر چی کۆ ببینەوە چونکە دۆخەکە گۆڕاوە. ئەم دۆخی ئەمڕۆ لە کەرکووکە هەیە لە بەرژەوەندی کورد نییە، لە بەرژەوەندی حیزبە سیاسیەکانە نییە و ئێمە پێویستە بەیەکەوە بین، بەیەکەوە کار بکەین و بەیەکەوە ڕێبکەوین کە چۆن بتوانین بەڕۆڕووی ئەم دۆخە ببینەوە لە بەرژەوەندی کەرکووک بکەوێتەوە و لە بەرژەوەندی سەرجەم حیزبە کوردستانیەکان بکەوێتەوە و قسە لەسەر پێکەوە ژیانی ڕاستەقینە بکەین لەم شارەیە. لە ڕابردوودا هێزە سیاسیە کوردستانیەکانی کەرکووک داکۆچیان لە تەبایی و یەکڕیزی نێوان لایەنەکان دەکردەوە بۆ ڕێگری لە گواستنەوەی ئەزموونی تاڵی حیزبایەتی هەرێم بۆ ناو شارەکە. بەڵام حیزبەکانی دەسەڵات بێ گوێدانە هەستیاری دۆخی کەرکووک ئەزموونی ساختەکاری و گوێنەدان و یەکتر نەخوێندنەوەیان گواستەوە بۆ شارەکە و هێندەی تر قەزیەی کوردیان لە شارەکە بەرەو دواوە گەڕاندەوە. هەر ئەو هەڵا سیاسیانەش بوو دوای دەریایە خوێنجارێکی تر بەشێکی گەورەی خاکی کوردستان لەدەست بدەنەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.